حديث دوم كلا صح جامع صغيرة هاي تخوشويستي خواه فرميه صلى الله عليه وسلم مسلمانان لدواي ويكا يأجوج ومأجوج لناوچون ترمكانيان برابو شوينيكي ناديار بلام شوينواريان هر دمينيه شوينواركيان چيا رمكانيان تيرو كوانكانيان قلغانكانيان هموي دمينيت في غمري خواه فرميه صلى الله عليه وسلم مسلمانان حوت صال بشوێنەوار و ئاسەواری ئەوان بە تیرەکانی ئەوان کە لە دار دروست کراوە ئەو شتانەی کە لە دار دروست کراوە دەسووتێن ڕێ 7 ساڵ مسلمانان دەیسووتێن و چێشتی پێکەن و خواردنی پێکەن ئەمجا تەواو بێ 7 ساڵ بە ئەسلیحەکان و چەکەکانی ئەوانەوەی کە دەسووتێ ئەوان ئاگری پێ دەکەنەوە خواردنی پێ دروست دەکەن ئەمجا کۆتایی پێدێ کەواتە ئەوان بەڕم بە شمشێر بە تیرروکەوان بە قەڵغان شەڕەکەن و مسلمانانیش دیارە غاز و شت بە هیچ جۆرێک تەباخ و غاز نییە چونکە ئەوان ئاگر دەکەنەوە کەواتە تەکنۆلۆژیا نامێنێ ئەمڕۆ لەو پەڕی قوتە ڕۆژێک دێ وەکو پێشووی لێ دێت بەڵام چی کاتێکە خوای گەورە خۆی دەزانێ ئێمە باوەڕمان بە حەدیسەکانەیە خوای گەورە بیەوێ بە یەک چرکە بە کون فەیەکونی هەموو سەرزەوی عاتڵەکات کارەبا نامێنێ کە کارەبا نەما هەموو شتێک کۆتایی بێت هەموو تەکنۆلۆژیای دەوەستێ خوای گەورە بێ بە چرکەیەک هەرچی نەوت و بەنزینی سەر زەوی ژێر زەوی هەمووی وشکەکات ئەو کاتە چی قیمەتێکی دەبا بۆ تایارە چی قیمەتێک ئەگەر نەوت و بەنزین نەمێنێ بۆی ئێمە نازانین خوای گەورە چۆن ئەم تەکنۆلۆژیای لە ناوەدات ئێمە نازانین ئیشی ئێمە نییە بەڵام دڵنیاین 100% نامێنێت بۆی ئینشاڵڵا کە باسمان کرد ئەمڕۆ ئەوەیە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم سوێن بەو خوایی کە گیانی منی بەدەستە ئەمە لە صحیح جامع صغیرەیە ئاژەڵەکانی سەر زەوی لە گۆشت و لە خوێنی یەئجوج و مەئجوج هەمویان قەڵەوە بن و تێرە بن پێشەوەی کە خوای گەورە باڵندەکان بنێرێ ئاژەڵەکانی سەر زەوی تێرە بن لاشەی ئەوان لاشەیان دەخۆن هەمویان قەڵەو دەبن کەواتە ئەوان مرۆڤن بەڵام دڕندەترین و خراپترین مرۆڤن لە دوای دەجال یەکسەر ئەوان دێن ئیتر چەند ڕۆژی پێچێ خوا ئازانێ ئەمە فیتنەیەکە لەسەر زەویان ڕوەدا ئەمە حیکایەت و بەسەرهاتێک نییە ئەمە بۆی کە بە خۆمان دابچینەوە لە خۆمان بایی نەبین خوا دەسەڵات و عەزەمەتی زۆر گەورەیە هەر شتێک بیەوێ دەیکات هیچ وڵاتێکی زلهێز ناتوانن بە فەرمانی خوا هەناسەیەک بدەن هەموو شتێک بەدەستی خوایە بۆیە فەئیذا جاء وعد ربی جعله دەکا هەر کاتێک فەرمانی خوا هات ئەوان دێنە دەرەوە و ئەوەی کە باسمان کرد بە کورتی ئەوە چەند شتێکی کەمە خوا دەزانی ئەوان چیتر لەسەر زەویا دەکەن